سڵاو ئەم کاتتان باش هیوادارم ساغ و سەلامەت و تەندروست بن بەو هیوایی لە وەرزی هاوینیشدا وەرزش بکەن گەرما نەبێتە بیانی و وەرزش نەکردن ئەگە هەر نەبێت لە ناو هۆڵەکانە وەرزش بکەن. ئێستا گەورەترین ڕووداوی وەرزشی لە پاریس بەڕێوە دەچێت، ئەویش ئۆلەمپیکی پاریسە کە کۆمەڵێک وەرزش لە خۆ دەگرێ، هەم وەرزش تاکەکان هەم وەرزشە بە کۆمەڵەکان، ینی بۆ نمونە تۆپی پێ بالێ ئەمانە بە کۆمەڵ و جۆدۆیە، زۆرانبازیە، بەرزکردنەوەی قورسایی، ئەمانەش وەرزشی تاکە کەسین. من ئاواتی ئەوەم دەخواست کە هەر نەبێ چەند کوڕە کوردێک بەشداری ئەم پاڵەوانێتیانە بکەن لە وەرزشە جۆرا و جۆرەکاندا، بەڵام لە ئۆلەمپیک نەخێر، بەڵام لە پارا ئۆلەمپیک تاکە کوڕێکی کورد کاگ ئەحمەد بەشداری دەکا. هیوادارم دەستکەوتێکی باشی هەبێ و دەمهێ باس لەوە بکەم باشە بۆچی کوڕانی کورد، کچانی کورد نەیانتوانی خۆ بگەیەن ئەم پاڵەوانێتیانە، ڕەنگە کۆمەڵێک مەعاناتیان هەبێ. ئەمڕۆ باس لە ئاستی کوڕانی کورد دەکەم لە کێبڕکەی جۆدۆدا. بۆ ئەم بەرنامەیە لە خزمەت کاک بەهێز ڕوانزیدام سەرۆکی یەکێتی جۆدۆی هەولێر، هەروەها لە خزمەت کاکە عەلی محەممەددام کەم تەمەنترین میوانی بەرنامەی وەرزشیار تا ئەمڕۆ بە 13 ساڵ تەمەنەوە، بەڵام دەڵێن هیچ نەماوە لە عێراق نەیکات. کاک بەهێز بەخێر بێ، ئەوە دووەم بەرنامەیە من لە خزمەت جەنابتدا. کۆمەڵێک مەعانات و هەبوو، کۆمەڵێک کەم و کۆڕی، کۆمەڵێک بەڵێن نزیک ساڵێکی خایاند چیتان بۆ کرا، چی لە کەم و کوڕەکان کەم کرایەوە و ئێوە لە بەڵێنەکاندا چیتان کرد؟ بەڵێ کاک محەممەد، سەرەتا دەستخۆشی بۆ بەڕێستان و بۆ هەموو هاوکارانی لەو پرۆگرام لەو بەرنامەیە کەمە بزانم پارساڵ بۆ هاتیە خزمەت جەنابتان کە چەند بەڵێن و چەند وعد و شتانەوە کرد. ئەمە بەڵێنەکانی خۆمان هەموو بردەسەر، بەڵام لایەنەکانی بەرامبەرەمە هیچیان بەڵێنە نەبردەسەر. کە دەڵی لایانی بەرامبەر باشە، بەڕاستی بەرامبەرن یا لەگەڵ ئێوەن؟ ئەخ بەرامبەر ینی دەزانی چۆن وەکو ڕکابەر، ئەمە بەس ئەوە لایانی پەیوەندیدار وەکو یانەکان. بەڵێ یعنی یانەکان ئێستا لەگە ڕێزم کە مانگانە داهاتێکی باش کەوەی ئاگاما لێ لە وەزارەت ڕۆشنبیری بۆیان سرف دەکرێت لە دارایی لە شوێنیکە یاخود یانەکانی خۆیان بەکرێداوە هەمووتان وەزان هەمومان و معلوماتەمان هەیە، دوکان و مۆڵ و شتانە داهاتێکی باشیان هەیە، بەڵام ئەوان بەداخەوە بەس لە تۆپی پێ سرف دەکەن. یعنی بۆ یانەکانی ترکی سیاسەت لە کاتێکدا تۆپی پێ ئێستا بۆ نمونە لە گەورەترین ڕووداوی وەرزشی کە ئۆلەمپیک بێت ئەگەر بێت و بیباتەوە 1 زێر بەدەستێنێ، بەڵام جۆدە دەتوانێت وابزان 12 زێر بەدەست بەتاکید تاکانی. بەڵێ ئێستامە بۆ نمونە لە تازە پێگەیشتوان ئیکاک عەلیوان 8 وەزن پاڵەوانی دەکە ئەنجام بدەن، دەتوانن هەر هەشتی زێر بینن، جوانە، یان دەتوانێت 4 زێر بینی، 5 زێر بینن، بەڵام وەکو جەنابەت تاماشات پێکرد لە تۆپی پێ نەخێر، تەنها 1 زێر دەکەی. چۆنی ئەحواڵت تۆ ڕێکۆرد چکاند کەم تەمەنترین، بەڵام دەستکەوتێکی زۆر تێ. دەڵێن لە عێراق هیچ نەماوەنێکی، لە کوردستان کەست پێدەوێرێ، لە عێراق کەست پێدەوێرێ، باسی ئەوم بۆ بکە. کەس پێ دەوێرێ؟ ناوەڵا کەسی پێ ناوێ. کاک عەلی تۆ بە چه فەنێک لیان دەبێەوە لەوانێک کە بەڕەو ڕوود دەبنەوە؟ ئۆجیماتا چۆنە؟ ینی بەس ینی دەبێ بیگری لە چەند خولەکدا زۆرترین یاریەکانت دەبێەوە لە یا لە چەند حەوت چرکە دەبێ بیگری جالی بەیەوە یاوێکی هەردوورا دوورە چۆنە؟ نادەی بیگری ئاڕاڕەکەی لێ دەی. کاک بەهێز ئاگاد لێبێ عەلی لە تۆ نزیکە و نەتگرێ. دەست بەش عەلی گیان باسی خۆت کە چەند ساڵە وەرزشی جۆدۆ دەکەی؟ ساڵێک و 5 مانگە. ساڵێک و 5 مانگ تۆ جۆدۆ دەکەی. جۆدۆی لەکوێ فێر بووی؟ وەکو ڕاهێنەر چێ زۆر مامۆستا ئادەم و ئارین و مامۆستا سوار و زۆر یارمەتی وێنە.
کاکە عەلی هەر کاهاتی ناو جۆدۆ هەر دەدویست لە هەولێر ببی بە پاڵەوان یا لە کوردستان یا لە عێراق یا خەونی گەورەترت هەیە خەونی گەورەتر وەکو چی نێودوڵاتەکان بەشداری ئۆلۆمپیاد بکەم. من هەواڵێکتان بۆ دەخوێنمەوە بە چاوەکانیشمان بڕێک بەرەو کزیە یاڕەبی کزیەکە هەر لە چاو بێ لە میێشی گنە بێەوە نیا تووشی ئازدامێر سەلامەتی خات و نێراتیبا بە 15 ساڵ تەمەنەوە لە وڵاتی کریباتی لە 5 شرکەدا شکستی خوارد بەرامبەر بە خاتۆ بیلۆدیدی ئۆکراینیکە براوەی مەدالیای برۆنزی تۆکیۆیە تێبینەکەم لە چیدایە ئەمە تەمەنی 15 ساڵە دۆڕاندووشێتی بە 5 شرکەش دۆڕاندوێتی بەڵام هیچ کەس سەرکۆنەی نەکردووە کە تۆ کۆمنتەکان سەیری دەکەی چ لە وڵاتی خۆی چ وڵاتانی ترەوە بە پاڵەوان سەیری دەکەن لە کوردستانەگە کەسێک بدۆڕێ ئەم کۆمنتانە بووە ناشرینە ئەزە بەڕاستی ئەوە زۆر قسەشی زۆر جوانە یعنی خۆ یاریزان هەر ئەوە نیە تەنها هەر براوەبی لەوانەیە ئێستا کاک عەلی بەتەلی کوردستان و بەتەلی عێراقە لەوانەیە لە یاریەکی زۆر بەسیتدا بدۆڕێ تو ناکری وەشگوتی ئەو هەموو دەستکەوتی هەیە وەشگوتی لە کۆمنت و یاخود ئەمە سەر کۆنەی بکەین بڵین نەدەباوابی ڕاستە ڕێنمایی دەکرێت یان بە شێوەز هەر بژی پاڵەوان دەستخۆش جارێکی تر شاڵا و زەرە و غەڵەتە بوو دووبارە مەکەوتانە بەهێز تۆ ئەو کات کە یاری دەکرد هیچ کات دەدۆڕای بەتاکەیت ئای من چەند دۆڕاوم والله ئەمن ینی دەزانی چۆنە ئەوەندە دۆڕام کە یەکەم جار بردمەوە تامەکەی ئێستاش ئەوە لەگەڵمە لەناو ینی لە بنددانمدایە چەند جوانە ینی مەبەستمە مرۆڤ تانە دۆڕێخە ناباتەوە سوارەتانەکەوی نابیت بە سوار ئێستا کاکم بۆ بە سوار ئەو ئێستا سوارە دەست خۆی بێت کاک عەلی تۆ هاوکات لەگەڵ جۆدۆ خوێنت بووە تاڵە کاک عەلی بڕێ پێ بکەنە بزات بێت دەرسیش دەخوێنی پۆلی چەندی؟ 8 لە خوێندنەکان تا چۆنی؟ باش بوو ینی لە یەکەم و دووەم و سێمەکانی بڕێک لە خواردتری وەرزش نەبێتە خۆی ئەوەی کە نەخوێنی وایە ینی ئەگەر بێت و وەرزش لەگەڵ خوێندن تێکەڵاوی یەکتر بێ ئاوێتە یەکتر بێت تۆ دەبی بە وەرزشوانێکی سەرکەوتوتر وایە حەز نەدەکرد ئێستا تۆش یەکێک لەو پاڵەوانانە بای لە ئۆلمپیاد ئێستا یاری بکەی بە ناوی کوردستان بە ناوی عێراق حەزت لێ بوو تۆ من کەمتر بەڵێنگی وەردەگرم لە میوانەکانم تۆ بەڵێنی دەدەی ئیشاڵڵا هەموو شتێک ئیشاڵڵای دەبی لەگەڵ بێت لە ئۆلمپیادی لە ئۆلمپیکی داهاتوو کە تەمەنت دەبێت تا 17 ساڵ لە ئۆلمپیک بی دەستخۆش کاک محەممەد ئەزعفۆم کە بەر پرسیارەکە بکە ینی باوەڕ بکە ئێستا کاک عەلی کە بەو هەموو بەو نەبوونەی ئیمکانیەتە ئێستا پاڵەوانی عێراق و کوردستانە باش کە دەڵی نەبوونی ئیمکانات چیتان نییە؟ زۆر پرسیارەشی زۆرە ئەمە سەرۆکێکی چی جۆدۆی هەولێرم 4 ڕاهێنەر هەیە لەگە 11 ناو بژیوانی لەگەر 40 تا 50 یاریزانیش باشە لەگەڵ چەند هۆڵ؟ 2 هۆڵ باوەڕ بکە لە منەوە هەتا دەگاتە یاریزان یەک کەس نە نەسیرێکی هەیە نە دینارێکی ڕات بە هەمووی خۆ بەخشیش دەکات ڕاهێنەر ناو ژیوان سەرۆکی هەمووی ئەندامانی دەستەی یەک دینار نەسیریە نیە یەک دینار ڕاتب نیە یاریزانەکان یەکەشە هیچیان لێ وەرناگرن تەنها ئەوانەی قەدیمەکاندا ئەوانەی تازە دێن لە کاتی پشویاوینە 5,000 ئەوەشی ینی ڕەمزیە بۆ ئەوەی ئیتیزام بە جۆدۆیەکەی بکە کە زانیمە جۆدۆیەکەی خۆشویست و هاتنەوەی پارەی شۆرمەجیە کێ بەرپرسیارە ینی تۆ ئەم شتە بە نەعەداڵەتی دەبینی 100% لە هەندێک یاری هەیە کە نەسریە و پارەی زۆری هەیە بۆنگۆنیا 100% نمونە کاک محەممەد ئەمە بەتوڵەمان هەبوو پاڵەوانەتی لە چوینە دەرکە بە دەکە لە نادە وەکو ئیشی خۆم یعنی کاکە پاڵەوانێتی هەیە ئەوە یاریزانم حازرە ئەوەندە فەریقەمەیە ئەوەندە ڕاهێنەرە باوەڕ بکە بە من دەرێن نیو فەریقی بە ئەخە نیو فەریقە من نیو کەبابم جێلێ بۆ نیو نەفەر کەباب بەس نیو فەریقم خەت جێلێ لە بۆم چێوە دەڵێ یانەکان بۆچی دەڵێن چی دەڵێن ئیمکانێتەکە زۆر منە ئەمن پێویستم بە 900,000 تا ملیۆنێکی هەیە بە کتاب و بە ڕسمی ئەوە ئیهات چێە ئەتو لێ ڕایاریزان لە بێ بەغدای ئەوە شێوە چۆن نووسنەکەی
سێزەم چارزەم نان خواردنیتی هەمووی بە وسڵات یان دەڵێم نوێنەرێک خۆتان لەگەڵمە بێ خۆتان مەصرفکەن ئێوە نیە با نوێنەرێکیان بێ دەڵێن ئیمکانێتمان نیە لە هەمان کاتش بم بورە کە لێ دەپێچینەوە ئەو نادیانە ئەو یانانە بەس داهاتی ماگانیان 150-200 میلیۆنە. کاک بەهێز تۆ کوتت لە عێراق لە کاتی ڕکابەرێکە عەرەبەکان مەبەستت وا بزانم ئەوانەی کە کاربەدەستی وەرزشی عەرەبین جا ڕاهێنەر و ناو بژیوان و سەرۆکی یەکێتیانەکان و ئەوانە کوتت کاک عەلیان لەسەر دەستی دادەنا دایان کوت دەبێ پێمان بفرۆشی ینی وەک بۆ ئەوان یاری بکە ئەوە بەڵێ بۆ ئەوان هەیەە بۆ ئێمە نیمانە ئەجەبا کاک محەممەدجان ئەو پرسیارانە زۆر لە جێخۆیتی ئستا لە بەغدای نادی شۆرتە هەیە نادی جەیش هەیە نادی حەشدی شعبی هەیە ئەو نادیانە هەموو یاریزانیان کڕیوەتەوە لۆ منە ڕاتیب ماگانیان هەیە دەڵێن کە تەماشا دەکەن یاریزانێکی دەرەجەیەکە و پرۆفیشناڵشتانە دەڵێن بە چەندی دەڵێ بمان دەنێ ڕاتیبی دەدەینە بابێتن بۆ مەگەمەی بکە لۆ لە بەرەوەی ئەوان ئیمکانێتیان هەیە مەعسکەری بۆ دەکەنەوە دەی بەنە دەرەوەی وڵات دەشتان بەڵام هیچ ئەو شتانە نییە ئەو یاریزانە چۆن پێ بگەینە دەبا ئێستا ئەو ئیمکانێتی وان ڕۆبعێکی لایمە بیتن ئەم بچە مەعسکەرێکی بۆ عەلی و بۆ دوی وەکو عەلیش بکەمەوە چکە بەس عەلیمان نییە بەڕاستی عەلی ڕاستی یەکەمەکەیە بەڵام لاعیبمانەیە دووەمە لاعیبمانەیە سێمە ئەوانش کە پەرەی پێ هەوڵ بدرێ و دووەم و سێمانە ئەوانش لاعیبی زۆر باشمان هەیە ئەمە پارساڵ لە پاڵۆنەتی عێراق هەموو پارێزگاکانی عێراق باشترین ڕاهێنەر باشترین ئەبژوان لە هەولێر دەرچوو جوان کاکە عەلی بۆ کەسێکی بۆ نمونە هاوتەمەنی تۆ یا تەمەنی لە تۆ بچووکتر بێت کەسێک بیهێ بێتە وەرزشی جۆدۆ چونکە وەرزشی جۆدۆ وەرزشێکی قورسە من لەگەڵەوەی کە زۆران باز بووم نەمدەوێرا جۆدۆی چونکە وا پیاوی دەگرن یعنی پیاو لە دەستن گۆ ڕزگاری نابێ دەبێت چ تایبەتمەندی هەبێ بۆ نمونە غیرەتە هێزە توانایە ترسی نابی هەبێ تۆ ناترسی ینی یەک شتەیە چاو لە چاوی ڕکابەرەکەت بکەی دەزانی دەتوانی لی بەرێەوە یانە یعنی بە چاو دەیترسێنی متمانەشت بەخۆ بیت متمانەت بەخۆت هەبێ تۆ تا چەند متمانەت بەخۆت هەیە ئەم متمانە بەخۆبوونە لە چێ فێر بووە چێ فێری کردووی لە ماڵێ دایکت باوکت یا چی ئەو متمانە بەخۆبوونەی کە هەتا لە چێ فێر بووە کە متمانەت بەخۆت بێت چێ پێکوتیە تۆ دەبێت متمانەت بەخۆت بێت تۆ دەتوانی تۆ کەسێکی باشی لە ماڵێ یا ڕاهێنەرەکان داکو بە مامۆستایەکان ئەنۆ پێیان گوتیم کاکە عەلی ڕۆژێکی دەبێ منوت و مدانەیەکی بگرین جا لە ئێستاوەڕا بڕۆ خۆت گەرم دابێنە هەر وەختێکی لە خۆت ڕادید من لە خزمەتتدام جا تو ئەگە لە من بەریشەوە من دەڵێم کاکە پاڵەوانی عێراق بوو من بەویم دۆڕاند لە پاڵەوانی عێراقم بردا دەست خۆش بێ یەک شت هەیە وەکو ڕەوشتی یاریزان دەبینی لە دەرەوە دەبین بەهەرحاڵ تۆ ئێستا تەمەنت تازە پێگەیشتووی مناڵم مناڵی ماشەڵڵا تۆ بەقەدەر گەنجێک زیاتر لە گەنجێک تۆ مەدالیاشتەیە یاری دەکەن یاری بەدەست سوشتی وە لە مەکتەب لە قوتابخانە لە کۆڵان و ئەوانە ڕاهێنەری تۆ پێی کوتوویە کە تۆ نابێت لەم فەنانە سوود وەربگری بەرامبەر بە مناڵان مناڵان سەقەت بکەن بە ئەرزیانە یا خۆیان تێ دەکەی ئەگەر لە دەری لیان دەی ئەوانە بەکارناین ئەوانە بەکارنانی دەست خۆش بێ کاک عەلی وردە وردە ترسمی ڕاگەیشت کاک بەهێز بەڵێ تۆ تۆپەکەت هاویشتە مەیدان و گۆڕەپانی یانەکان هەندێ یانە هەندێ وەرزشیان لە خۆ گرتووە بۆ نمونە یانەی هەولێر یاریە بە کۆمەڵەکانی لە خۆ گرتووە یاری بەرزکردنەوەی قورسایی لە خۆ گرتووە گەر هەڵە نەبم و هەندێ یاری تر کام یانەیە لە کوردستان کە ئێوە چاوەڕێی ئەوەن ئەم یانەیە زیاتر لە خۆتان بگرێ ینی ئێوە ببن بە بەشێک لە ئەم یانەیە بەڵێ کاک محەممەد ئەمە وەکو یانە بەڕاستی تا ئێستا کە زۆر هاوکارمان بۆ هاوکارێکەش وەکو پێویستە بەڵام شتێکی ڕەمزی نادی ئاڵا نادی ئاسۆ بەڵێ ئەو دویانە هەتا ئێستا هاوکار دەستیان خۆش بێت باشە کە دەڵێن ڕەمزی هەمیشە ڕەمزیانی شتێکی کەم باشە ناکرێ نان ڕەمزی بێ بڕێک زیاتر بێ دەڵێن ئیمکانێتەکەی ماوەندەیە
هەر بەڕاستی ئیمکاناتەکە ئەوەندەیە والله ئەو کەمە. ناو داراییەکان ناو دارایی وانیمە نازانم بەس وەکو پێویست ینی وەشوەتی تەکمیلە ئیشەکانی مە ناکەن بەڕاستی ڕاست دەکەی هاوکارمان بەس وەکو پێویستە. جەنابەت ئاسایە من ڕگرخنت لێ بگرم تێبین هەبێ لەسەر جەنابەت خوددا لێم تووڕە نا بەعکسەوە لەو ماوەیدا جەنابەت هیچ دەورەیەکت بۆ ڕاهێنەرەکان کردوتەوە کە ئاستی معلومات و زانیاریان زیاتر بێت یا دەورەی ناوجیوانیت بۆ کردوونەتەوە جەنابەت سەرۆکی یەکێتی جۆدۆی هەولێری دوو لە هەندێک شوێن ئێستاش چاود لێبێ ئێستاش ئەو دوو ئیدارەیە کەوتۆتە ناو وەرزشیش کە بە بڕوایم شتێکی قیزەونە بۆ نمونە تۆ پەیوەندەکەت چۆنە لەگەڵ یەکێتی جۆدۆی سلێمانی دهۆک دەوروبەر ئەوانە چۆن وەکو پەیوەندی باوەڕ بکە ینی ئەگە بڵێن ڕۆژانە نا بەس هەفتەی 2 ڕۆژ 3 ڕۆژ ئەمە ساڵمانە گەرێکەیە حتا داوەت و داوەتکاریش لە مابین دەسمە لایوانەوە دێنە لای من ینی عیلاقەشی زۆر خۆشمان هەیە وەکو دەورەکردنەوەش کە بڵێ باسی ئەو دەوران کردەوە ئێستا لە ژنەی ئۆلمپی داوای کرد نوێنەتی ئۆلمپی هەولێر سیدێکمان بۆ بنێ ئەو کار و چالاکیەکانی 2024 ئێستا سیدێکەش لامە ئەو ڕێوارە معلومەکە لەیان بم ئی خۆتان ئی خۆمان بەڵێ باوەڕ بکە 13 خاڵە تا ئێستا هیچ یەکێتیەک ئەوەندا چالاکی نییە وەکو دەورەی ڕاهێنەران دەورەی ناوبژۆنان یاری پاڵەوانی لە ناو خۆ پاڵەوانی لە کوردستان پاڵەوانی لە دەرەوە ئەمە شتش کەش بێتەوە بە بنزت پرسیار دەکەیتەوە. بەڵێ دوو یاریزانی من لە جۆدۆ لە کاتا لە بەتوڵی ئاسیا لە ئوردن پێش مانگەک بەڕێوە چوو لەبەر بێ ئیمکانێتیان من نەمتانی بەناوی کوردستان بەڕێیان بکەم عێراق گوتی کاکە بیدەنە من چەند تەکلیفەکە دەتان دەمێ ئەو پارێزگاری هەولێر حەقی ینی هاوکار منە باسی وە بکەین ینی هاوکاری دەکاتن کاکمێت یعنی تا ئێستا دەستیمەی نەگەڕام لە سەفەر هێشتا نەگەڕاتەوە هێشتا نا باسی پێشتر بەڵێ دوو یاریزانەکە بە ناوی عێراق چوون هەردووچیان پلەی سێمیان لەسەر ئاستی ئاسیا بەدەستێنەوە دەستیان خۆش بێ ینی یەکێتێکی بە پڕ لە چالاکین کاکە عەلی بەڵام بە جیرفانێکی بەتاڵ جیرفانێکی بەتاڵ تۆ هەفتانە تەمرینی تۆ چۆنە ڕۆژانە تەمرینی چۆنە کاتێک کە دەچی بۆ ڕکابەری چۆن تەمرین دەکەی ئەو کەسێک کە تەمرینی لەگەڵ دەکەی ئاستی باشیانە بڕێک باسی مەعاناتی خۆت بکە یعنی کەم جار ئەی دەچینە جۆدۆی ئەزار دەبی خاردەی خۆ گەرم بکەی بەڵێ دوێ هەندێک ئەوە حرەکە و لێک دەدەی بەڵێ دوێژ دەچنەوە کە تۆ بووی بە پاڵەوانی کوردستان هیچ خەڵات کرای هیچ دیاریت پێدرا هیچ دەستخۆشیت لێکرا بەس لێوێندەر یەکەم بووم مەدالێک و تا لەگە بڕوان نامەکە ئەگە بووی بە پاڵەوانی عێراق کاکە عێراق وڵاتێکی گەورە و گرانە تۆ ینی لە عێراق بووی بە یەکەمی سەر ئاستی خۆت و کێشی خۆت و وەزنی خۆت تۆ پێت دەڵێن پاڵەوانی وڵات پاڵەوانی وڵات لە لایەن کاربەدەستانی عێراقی لە لایەن کاربەدەستانی وەرزشی کوردستان هیچ خەڵات کرای بۆی کە تۆ ورد بەرز بێ یا ئێمە بەشی بکەین دوو بە دوو باشە بووانە کاکەوانە بووان ینی بەڕاستی گەنجێکی ئاوا کە دەڵێم گەنجانە بیر دەکاتەوە بەڵام بە تەمان هێشتا نەبووە بە گەنج بڕواتان هەبێ ئەوانە سەرمایی وڵاتن بڕواتان هەبێ ئەی بەرپرسانی وەرزشی کە بەشی زۆرتان دەناسم ڕەنگە لەگەڵ هەندێکتان دۆست و هاوڕێتیم زۆر زۆر خۆش بێ کورکا کە ئەمانە لە وڵاتی تر بخوا بە پارەش بۆ گیر ناکەون لیان گەڕن بە ئەم مناڵانە دڵیان بەم وڵاتەوە خۆش بێت ئەم کوردستانیان خۆش بێ ئەم نیشتمانیان خۆش بێ با بە ناوی کوردستان بە ناوی شارەکەی خۆیان کە لێ لەدایک بوونە بچن ڕکابەری بکەن لێگەڕە بە ئاڵای کوردستان بەرز بێتەوە چاوی دوژمنان کوێر بکە هەرچەندە دەزانم نیەتی ئێوەش زۆر زۆر پاکە ڕەنگە ئەو دەست بە تاڵی شتە بڕێک کێشی هەبێ بۆ هەمان بەڵام گەنجێکی ئاوا بڕواتان هەبێ بە دیارێکی بچووکیش قەناعەتی دێت کاک بەهێز لەگەڵ قسەکەی من هەبوو یانە نەختێک ما بووم بۆ خۆم گریانم بۆ بەخوای ئەزەبە لە مێژەوە لە ناخەوە هەدەگیری لەو ئەو یاری گرێی دیکەت لێ بکەم کاک بێ بەڵێ
ئەمڕۆ کەوتونێتە سەر دەوری گلیان من گلەکەم تۆش تۆ حەزەکە گلەی لە من بکە حەز دەکەی جناب دۆرە بەرنامەی پێشکەش کە من دێم لەوێ جواب دەدەم هیچ کێشەمان دەگەڵ ئێرە ماڵی کوردستان 24 ماڵی هەموو وەرزشوانێکە بە تایبەت ئەم ستۆدیۆی ئێمە وەختایەک سەردەمانێک وەرزشی ئافرەتان لە جۆدۆ زۆر باش بوون ئاسیان باش بوو ژمارەیان زۆر بوو دوایی کەم بوونەوە دوای کەمتر بوونەوە دوای ئێستا هەرماون هەرنمە ئەوە خەتای تۆنیا بۆ باش ئەمە دێنەوە سەر خاڵی یەکەم کار بەڵێ کە ئەتوو هیچ ئیمکانێتێک نەبی ئەو ئافرەتە چۆن بێتن هەموو ڕۆژێ هاتو چۆ بکە بچیتەوە بەڕاستیانە توش کرد هەفتی سێ ڕۆژ تەمرین پێویستە ئەو چیە دەیان باوچێ دەیگوتی مامۆستامە لۆچ بێ نە پاڵەوانێت تێک دەکرێتەوە نەدەتوانین بەشداری شوێنە بکەین نە هاوکاریەکمان هەیە بەڕاستی من نایە و نە حەقشیان نییە ئەو مەعاناتەی کە تۆ باسی دەکەی بەڕاستی زۆربەی وەرزشەکانە وەرزشە تاکەکانە سەتانۆهەتی تۆپی پێ چی بۆ کردوین چی بۆ ئێمە کردووە بەڵم تۆپی پێ مەسەڵ بۆ نمونی ئێستاوە چوار تیپی تۆپی پێ هەولێرە نەورۆزە دهۆکە زاخۆی لە پلەی نایابەکانەوە بزانم یاری دەکەن چی بۆ ئێمە کردووە کە چی بۆ وڵات کردو بۆ نیشتمان کردو بۆ گەنجان کردو کە ئێوە ناتوانن تا ئێستا ئەوێن بزانم هیچی بۆ کورد و کوردستان نەکردووە تۆ پێ تەنها پارەکی خەیالی بۆیان سەرف دەکرێت وەکو پێویستیش نینە ئەو پارە خەیاڵی بۆ سەرف دەکرێت نیوەی بدێتە ئەو یانە تاکەکان گشت وەرزشەکانی تاکەکان دڵنیا بە نەتیزەی زۆر باش دەکەین جوانە کاکە عەلی بینەوە لای جەنابەت لە ماڵێ تا چەند دڵخۆشن بەوەی کە عەلی بوو بە پاڵەوانی عێراق زۆر دڵخۆش چێ زیاتر هانە دەدا چێ لە پشتتە لە وەکو خێزان وەکو داکو باوم باوکت بخۆی وەرزشوانە پێشتر قەدیم چی دەکرد وەرزش تایکواندۆ دایکە دەدی وەرزشوان بووە ئێوە چەند مناڵن لە ماڵێ ببوورە ها فزولی دەکەم دەمێ زیاتر بناسم بەمە ڕات چار ماشەڵڵا باوکت و دایک چالاک بوونە خوا لێکترتان نەستێنێت چوار وڵایش کەمیشە هیچ نییە ئێستا کوردستان دەبێت زیاتر لەوە ڕێژەمان زیاتر ئەوە خۆشت مۆزای لە پاڵەوەی کوردستان لە دهۆک بوو پێش هەفتەیە یاری پێش کۆتایی کەتە بەرەمبەر ئامۆزایش بەڵێ لەگەر ئامۆزایەکەی باسە ئامۆزاکە دیگە ئامۆزامە لێ دەمە کاگالیەکەنا گوتم بەخوای نەشیدی هەلێ دەم برا خوشکەکانت ئەوانیش هەر وەرزش دەکەن وەرزشوانن خوشکم نیانی چار براینە چار برانە کەمە ئەمانە خەتەرن ئینشاڵڵا هەر چارە ئینشاڵڵا کاک بەهێز هەندێ وەرزش هەیە لە ناو ڕەگ و دەماری کوڕە فەقیر و کچە فەقیردایە یعنی خێزانی هەژار یا گەڕەکی عەشایری خۆمان عەشایری پێدەڵێنیا هیچ پلانێک هەیە بۆ ئەوانە زیاتر بهێنی بیان کەی بە پاڵەوان بۆ نمونە لە هەولێر دوودانە هۆڵی وەرزشی بۆ جۆدۆ زۆر کەمە دەبووە 200 دانەی لێبە یعنی تۆ لە جیاتیەوەی 30 مناڵی ئەوە لەو تەمەنەی بێنێ ناو یاریگا و فێری وەرزشیان بکەی باسی نەبێ بە 300 بێ ئایا ئەمانە لە داهاتوودا دەستکەوتی گەورەتر تۆمار ناکەن بۆ کوردستان خۆ قەرار نێ ئێمە هەر دەوڵەت نەبین هەر دەبین بە دەوڵەت بەدڵ ناوێ کاک بەڵام ئەمە دیسان دەگەڕێنەوە سەر ویلایەتەکەی ئەتۆ ڕاهێنەرەکەت پێویستە لە هەر هۆڵێک ئەو ڕاهێنەرە بە چۆن بچی ئێستا بەڕاستی ئەوانەی کە ئیش دەکەن ئێستامە ڕاهێنەرەکانمان هەمووی بەیانی تا ئێوار ئیش دەکە هەفتەی 3 ڕۆژ دێنە هۆڵەکان تەمرین دەدەنەوە بەبێ پارە باشە هەوڵتان نەداوە بە جۆرێک دەوڵەمەندەکان بێنە ناو جۆدۆ وەکو خۆم زۆر یعنی عێلاقم خۆشە لەگەڵ کۆمپانیای وا هەیە کۆمپانیاکان بێن بۆ نمونە بڵێ کاکە ئێمە ئەوە ناوی کۆمپانیای ئێوە لە سنگی خۆمان دەنووسین لە پشتی خۆمان دەنووسین دوچین یاری بۆ ئێوە دەکەین کە باسی پارە دەکەن پیان ناخۆشەوە نیە باوەڕ بکاتە سدانزان جۆدۆشمانایسی کە دەڵێن جۆدۆ کاراتی یەکسەر کاکە کاراتی فەرقی جۆدۆ فەرقی یعنی باز لە شێوازەکە دەڵێ وەڵا یاریەکی خۆشە
لە هەما کاتیش هیچ بەڵێ لە هەما کاتیش هیچ هاوکاریەک ناکرد لە هیچ کۆمپانیایەکەوە. بەڵێ بەداخەوە وردە وردە بەرەو کۆتایی بەرنامە دەچین. کاک عەلی تۆ تەمەنت 13 ساڵە، هەر بەڕاستی ئەو هەندێک مەعانات و هەیە ئەوەی کە پێو ڕاناگەن دەچی پلەی یەکەم دێنێەوە کەس نایبینێ ڕەنگە ناخۆشە، بەڵام ئەوە کاریگەری تەعسیر و کاریگەری لەسەر تۆ دەبێت ئەوەی کە بڵێ دادەبڕێم لە وەرزشی جودۆ. ئێستا خۆمە نیگە بڵێ واز دێنم ینی مەبەستمەوە ئێستا تۆ لە عێراق یەکەم هاتوێتەوە، کەس بانگی نەکردی بڵێ ئەرێ دەست خۆش چەپڵێکشت بۆ لێدا بۆ نمونەوە نیە ئەوە سارد ناکاتەوە لە وەرزش یاوەی کە نادەڵێ من دەبێ حتمما ببم بە پاڵەوان، حتمما بچمە ئۆلمپیک، حتمما دەبێ یاکێک لە باشین کوڕەکان بم دەبێ ئەو هاوی دەبێ ئەو هاوی. ئەتو لە ماڵە شەڕاستە بر قسە دەکەی مناڵی چەندەمی؟ دووەمی. برا گەورەکەش وەرزشی دەکات؟ ئەویش داد بەس ژوازینە. هیوادارم تۆ واز نەهێنی. تۆ یەکێک لە هیوادارم داهاتوویەکی گەشاوت هەبێ. ئێستا شەرجێ شانازی زۆر مناڵ هەیە لە تەمەنی تۆدا هەر نازانێ وەرزش چییە، وەکو تەماع وەکو ئەوەی کە تۆ سەرکەوتن بەدەستبێنی هەمیشە بیر لەوەی بکەیەوە بڵێ ها فڵانە یاریزان لە ئۆلمپیکە بۆ من لەوێنیم، بەڵام لەلایەکیشەوە هەندێک جار ئاوڕێک بۆ دواوە بدەوە بڵێ ها من پاڵەوانی عێراقم ئەمانە هەر نازانن جۆدۆ چییە، کەواتە هیچ کاتێک دڵت سار نەبێتەوە لە وەرزش. کاک بەهێز دوایین وتات ئەگەر شتێک هەیە حەزەکەم لە خزمەتدا بەڕێزی ئەوکو هاوکارێکێکی کوتمانی کاک عەلی با لێرەش پیسکۆ پێم گوتووە لێرەش دڵنیا بکەمەوە دەنەبی پارێزگای بەڵێنی دایەکە بێتەوە کاک عەلی و یاریزانەکان هەموو ببینی. بەڵێ گوتی من دەیان بینم خۆشم لە گەریاندا دەنیشم و ڕێزیان لێ دەنێم و خەڵاتشیان دەکەم. بەڵێ یانەی ئاڵاش گوتی لەبەرەوە یەکەم بووینە لە کوردستان و یەکەمی عێراق بووە کاک عەلیوانە ئەمەش دامانە ڕێزێنانەشان لۆ بەڵێ هەتا ئێستا ئەو دوو شوێنە باوەڕ بکە کاک محەممەد لۆ مننا لۆ ڕاهێنەرەکانی بێنە بەس بۆ ئەو گەنجانە. شتێکت بە کورتی بۆ دەجێڕمەوە بەرنمەیەکم هەبوو بە نێوی یاری و شادی بۆ یەکەم جار کچان هاتنە ناو سەر شاشە و یاریان دەکرد و ئەوانە ئەو قوتابخانەی بوون بە پاڵەوانە 6 کەس بوون 6 کوڕ و 6 کچ. من هەرویستم ئەوە خەڵات بکردرێن هەستام چوومە لای وەزیری پەروەردە بە منی کوتی کاک محەممەد چیان بدەمێ؟ کوتم ئەگەر بە من بێت کوتماخە من دڵم زۆر گەورەیە کوتم ئەگەر بە من بێت بۆ هەر یەک لەم کچ و کوڕانە یەک وەنەوشیان دەنێرمە بەردەرکەی بۆی کە باوکیان باوکو دایکیان سواری بێت ببێت بە ینی هاندانێک بۆ خەڵک وڵای. کوتی کاک محەممەد ئەتۆ زۆر دڵت گەورەیە. کوتم ئەی چی لەوی کوتم تەلەڤیزیۆنێک ئاخرەکەی سێتێک قەڵەمی بۆ هێنان. مەبەست ئەوەیە هیوادارم خەڵاتی ئەوانە بێت، بەڵام خەڵاتی وان هەر شتێکی بێت کاک عەلی تۆ واز مەهێنە لە وەرزش. دڵنیا بە وەرزش تۆ سەلامەتی و تەندروستی و بوێری و گەورەی خۆت دەسەلمێنی. سپاس بۆ کاک بەهێز کە هیوادارم هەمیشە بەهێزانە ئەم مناڵانە فێری جۆدۆ بکەی و ئەوانیش بەهێز بن لەسەر دۆشەکی جۆدۆ و ئاڵای کوردستان بەرز بکەنەوە و بژی کوردستان. ئیتر من هیچم نەما خواتان لەگەڵ بێت ئەم وڵاتە هەر ئاوەدان بێت.